پێشڤەچوونەکانی بواری ئینتەرنێت و پەیوەندی دیجیتاڵی وای کرد هیچ کەسێک لە زانیاریەکانی ڕۆژ بێبەش نەبێت. گۆڕانکاریە خێرەکان وای کردووە دیدگای پسپۆڕانی ڕاگەیاندن سەبارەت بە تیۆرەکانی میدیا و میتۆدەکانی کۆکردنەوەی هەواڵ و بزانیاریەکان بگۆڕدرێن. چیتر کەس بەیانیان چاوەڕێی دەرچوونی ڕۆژنامە ناکات. ئەپەکانی سۆشیال میدیا و وێبسایت و پێگەکان لێشاوی بەردەوامی زانیاری پەخش و بڵاو دەکەنەوە. لە نێوان دوو قۆناغی گرنگی میدیای کلاسیک و نوێدا ئاستی متمانی هەواڵ و زانیاریەکان لەلایەن جەماوەرەوە دیاری دەکرێت. لە کاتێکدا متمانە پێکراوترین ڕاگەیاندنی میدیای کوردی لە سەردەمی شۆڕشدا بوو. واتە تاوکاتێکدا لایڤستریمەکان و سۆشیال میدیا لە مەیدانی هەواڵ و زانیاریەکاندا نەبوون. ڕۆژنامەی کوردستان سەرەتای قۆناغێکی نوێ بوو بۆ کەشەی هۆشیاری نەتەوەی و ڕۆشنبیری کوردی. ئێستا دوای 127 ساڵ هێشتا ڕاگەیاندنی کوردی ڕوبەڕووی چەندان گرفت و ئەڵەنگاری و قەیران بۆتەوە، لەوانەش هەڵەکانی پیشەیی ئەخلاقی و تەکنیکی کە کاریگەریان لەسەر کۆمەڵگە بگشتی هەیە. دەڕۆم بۆ ئەوەی نمونەی شاکار و شوێنپەیە و قۆناغا زێڕینەی میدیاتان بیر بهێنمەوە کە ساڵانێک لە خزمەتی گەیاندنی هەواڵی ڕاست و سەرچاوەی باوەڕپێکراوی زانیاریەکان بوو. هاتووم هاواری ئەو دەردە بە خەیاڵ بە شوێنەوار و یادگای سەید حوزنی و بارەگای دەنگی شۆڕش بگەینەوە کە چۆن بەشێکی میدیا تووشی ڤایرۆسی زانیاری بووە کە پسپۆڕان ئەم پەتایە بە فەیک نیوز یان هەواڵی چاواشە ناو دەبن. شوێنەواری پیرۆزی بارەگای ڕادیۆی کوردی ڕاگەیاندنی سەردەمی شۆڕش، ئەشکەوتی سەردەیمان، بارەگای ڕادیۆی دەنگی کوردستانی عێراق کە متمانە پێکراوترین ناوڕۆکی میدیای کوردی لێرەدا پەخشکراوە. لە ساڵانی 1965 تا 66 بۆ ماوەی یەک ساڵ لێرە پەیامەکانی دەنگ و باسی جەنگ و هەروەها دەنگ و باسی کوردستان بەگشتی پێشکەشی بیسەرانی کورد کراوە. دەنگی کوردستانی عێراق دەنگێکە ئەسرا هەدوشمن ئەڵێت کوردستان دەنگی جانەمان دەنگی کارەکەی ڕای و خێنەمانەکەتەیە دەنگیەکانی کوردستان یەکەم هەواڵ لەم دەنگ و باسەدا لە بەتالیۆنی سێی سووداشی هێزی ڕزگاریەوە بۆیە لە کۆتاییدا پێویستە لەسەرنەوەی نوێ ڕۆژنامەنووسانی کورد کە بە هەمان ڕۆحیەتی پێشەنگان کار بکەن بۆ بەرەو پێشبردننی ڕۆژنامەوانی کوردی لە سەردەمی دیجیتاڵدا. لەم بابەتەشدا تەنها چارەسەر ڕۆڵی ناوەندە ئاکادمی و زانستیەکانە و حکوومەت بۆ ئامانجی چارەسەرکردنی پەتای میدیا کە ئێستا ڤایرۆسێکی کوشندەیە لە نێو کۆمەڵگەت.